سەوارەت بەم گۆڕانکاریە خێرایانەی کە لە بواری سیاسی و ئابووری لە بەریتانیادا ڕوودەدات و ئەم دەست لە کارکێشانەوە خێرایانەی سەرۆکوەزیرانی بەریتانیا و دوجاریش هەڵبژاردننی ڕیشی سوناک کە سەرۆکوەزیرانی نوێی بەریتانیایە چ گۆڕانکاریەک لە وڵاتەدا دەکات ئابووری بەریتانیا بەرەوکوێ هەنگاوەنێت کاریگەریەکانی بەریتانیا لەسەر وڵاتانی ئەوروپا بەگشتی و کاریگەری هەوڵاتیانی بەریتانیاش لەسەر حکوومەتی نوێی بەریتانیا چی دەبێت؟ دەمە قسە باسی زیاتر لەسەر ئەم پرسە بەگشتی دەکەین بە میوانداری بەڕێز یادگار سدیق کە بەڕێزیان شارەزای کاروباری ئابوورین ڕاستەوخۆ لە بەریتانیا و لەگەڵماندا دەبن. کاک یادگار سڵاوت لێبێت، سوپاس بۆ ئامادەبوونت. یعنی ئەم گۆڕانکاریە خێرایانە لە حکوومەتی بەریتانیادا ئەم ئاڵوگۆڕ و دەستا و دەستی دەسەڵاتە بۆچی ئەگەڕێتەوە؟ طبیعی سلااوتان لەبێ سلااو لە بینەرانی کورسات. بینیمان لە ساڵی 2016 ئەمە چوارەمین سەرۆکوەزیرانە لە بەریتانیا ئەگۆڕێ. بەریتانیا بە ناسەقامگیریەکی سیاسی ئەتوانین بڵێ تێپەڕیوە لە دوای بڕیاردان لە دەرچوون لە یەکێتی ئەوروپا و بڕیاری برێکزێتەوە. ئەو بوو دەیڤید کامێرۆن ئیستیقالەی کرد بە دوای تیرزامەی هات، تیرزامەی نەیتوانی بە تاواتی بەریتانیا لە یەکێتی ئەوروپا دەرکە. بۆریس جۆنسن هات، بۆریس جۆنسن توانی ماوەیەکی باش بمێنێتەوە، بەڵام ئەویش چەند کێشەیەکی گەورەی هەبوو لە کاتی کۆنا، ناچار بەدەست لە کارکێشانەوە کرا و لیز هاتە سەر حکم. لیز بە بەرنامەیەکی ناکامڵ دەستی پێکرد کە پێی ئەوترا فێریتێل ئیکۆنۆمی، کە ڕێگەیەکی زۆر ئاسان بوو بۆ دەربازبوون لە قەیرانێکی زۆر پوڵی ئابووری. تەبیعی شانسی لیز ئەوە بوو لە بارودۆخێکی زۆر نائاساییە هاتە سەر حکم یا دەسەڵاتی گرتە دەست لە بەریتانیا. جەنگی ئۆکرانیا ڕوویە بوو، کێشەی گەورەی ئابووری لە جیهانە دروست بوو، کاڵاکان بەرز بوو بۆەوە، هەڵاوسانێکی زۆر و سوتەمەنی نرخی زۆر بەرز بوو. ئەمانە و کێشە قوڵانە بوون کە پێشتریش دەرچوونی لە برێکزێت هەنێک کێشەی بۆ دروست کرد بوو هاتە ناویەوە، بەڵام بابلین بە پلانێکی زۆر سەدحی کە پێوترێ پلانێکی ئابووری کە بۆ مناڵی باسەکەی باڵێن هات بە ڕێگەکەی ئەوە بوو کە باش لەسەر کۆمپانیا گەورەکان و دەوڵەمەندەکان کەمەکاتەوە، بەو هیوایی بتوانێت لە ڕێگەی کەمکردنەوەی باجەوە بتوانێت هانی سەرمایە بدا، هەلیکاری زیاتر دروست بکەن و لە نەتیجەشا هاوڵاتی سوودمەند بێلێ. زۆر باشە کاک یادگاریانی بەڕێزە دامەژەت بۆدا کە تراس بە بەرنامەیەکی ناکامڵەوە دەستی بە کارەکانی کرد هاتە نێوکایی سیاسیەوە. لە ئێستاشداوەتە پارتی کرێکارانی ئۆپۆزیسیۆنی بەریتانیا ئاماژە بۆواکە کە هیچ بەرچاوڕوونیەکیان لە کارەکانی سوناک نییە و بەبێ ئەمەل تەماشای کارەکانێکن. ئەم دوو ڕاجیاوازە چۆن بەیەک دەگات و کارەکانی سوناک بەرەوکوێ بە؟ تەبیعی سوناک پێشتر پێش ئەوەی کە لە زمانی بۆریس جۆنسن کە وەزیری خەزیانە بوو، پلانێکی دانابوو بۆ کەمکردنەوەی کورتێنان و دیسانەوە ئەو قەرزانێک کە حکوومەت هەیەی کەمی کاتەوە. ئەم هەنگاوەی کە لیزنای ڕێک پێچەوانەی ئەوە بوو چونکە لە ڕێگەی کەمکردنەوەی باجەوە داهاتی وڵات کەمی کرد، کە داهاتی وڵات کەمی کرد چونکە تۆزانی وڵاتانی ئەوروپا زیاتر لەسەر باج داهاتیان هەیەەوە، تووشی قەرزێکی زۆرە بێت، کەواتە پڕکردنەوەی ئەو کورتێنانە کەواتە قەرز بە قەرزێکی ترەکەی. ئەمە خاڵە زۆر گرنگەکە بوو کە لە لیز ئەگیرا و بەو هیوایان کە سوناک ئەمایان بۆ پڕکاتەوە یاخود بەو خیبرەیە کە هەیەی لە خەزیێنە کە هەی بۆ وەزیری خەزیێنە بووە کە دووەم پۆست بۆ لە دوای سەرۆکوەزیران هەی بۆ، بەڵام ناڕازی بوو لەو سیاسەتەی کە بۆریس جۆنسن کرد، ئەویش دیسانەوە ئیستیقالەی کرد لەو سەردەمایە. بەڵام بەتەکید حیزبی کرێکاران و هاوڵاتی ئاسایی لە بەریتانیا نیگەرانن لەو بارودۆخی کە بەریتانیا تێکەوتووە. کۆزان بەریتانیا لە ماوەی 30-40 ساڵی ڕابردووە نزمترین ئاستی بەهای لە دۆخە ئابووریەکە نیگەرانن یاخود لە هەڵبژاردننی سوناک نیگەرانن؟ تەبیعی لەم بارودۆخەکە وایە، یعنی ڕۆژانە تۆ زیادبوونی بەهای نرخی هەموو شتەمەکەکان ئەبینیت لە بازاڕە. هەلی کار هەروەکو خۆی وایە، داهاتی تاکۆکو خۆی وایە، نرخی شمەک زۆر بەرزە بێتەوە، بەهای دراوی پاوانیش لە دابەزینێکی بەردەوامایەوە، بەرزترین یاخود بەرزترین ئاستی بینیوە، داڕمانی بینیوە لە 40 ساڵی ڕابردووە. ئەمە هەمووی واکە کە بەهای شمەک بەرز بێتەوە، کە بەهای شمەک بەرز بۆ هاوڵاتی ئاسایی لە نەتیجا زەرەری لێکە. ئەگەر حکوومەت
پلانێکی تۆکمەی نەبێ بۆ ئەوەی بتوانێت ئەو هەڵاوسانەی کە دروست بووە و ئەو پاشەکشەی ئابوووریە دروست بووە بە تەکید ناتوانانی ڕوبەڕووی قەیرانەکە بیتەوە. لەبەرەوە لە کاتێکە لە چەند ڕۆژی ڕابردووە باس و خواست گەرم بوو لەسەرەوەی کە هەڵبژاردننی پێشوەختە بکرێ. حیزبی محافزین زۆربەی با بڵێن شعبێتی لەدەستدا بوو و بەو ڕەخنە توندانە بوو کە لەلایەن حیزبی کرێکاران و حیزبەکانی تریشەوە لیبرال دموکرات و حیزبەکانی تریشەوە کە ڕوبەڕووی حیزبی پارێزگاران بوو بۆ دابەشبوونێکی تەواویش ئەبینرا لە ناو حیزبی محافزینە کە لیز هیچ پشگیریەکی حیزب محافزینەما. ئیسە ئومێدێک هەیە کە سوناک بووە بە با بڵێن هیوایەکیان پێیاوە کە جارێ ماڵی نێوماڵی حیزبی محافزین یەک بکاتەوە، چونکە پشگیریەکی زۆر زۆریە زیاد لە نیوەی ئەندامانی پەرلەمان متمانەیان بە سوناکیاوە ئەم جارە بۆ ئەوەی بتوانێت ڕوبەڕووی قەیرانەکان بۆستێتەوە و بتوانێت وڵات لەم قەیرانە بە شێوەیەکی تۆزێ خێراتر دەربازی بکات. تەبیعی قەیرانەکە زۆر زۆر پوڵە، تەنها پەیوەست نییە بە بەریتانیا خۆیەوە، قەیرانێکی گشتگیری جیهانیە. زۆر باشە بۆ پیکە قەیرانێکی گشتگیری جیهانیە لە ئێستاشدا بەتوندی بەرۆکی بەریتانیەکانی گرتۆ دوجاریش هاوڵاتیانی بەریتانیا خۆیان بڕیار لە چارەنووسی خۆیان دەدەن وەک چۆن بڕیاریاندا لە برێگزیتە جا ببنەوە لە یەکێتی ئەوروپا. یعنی ئەو ئاڵنگاریانە چین لە بەردەمی ڕیشی سوناکە لە داهاتوودا و لەمپەرەکانی بەردەمی کارەکانی سوناک چی دەبێت؟ بە دیوێکی کەی پرسیارەکەشمە ئەخۆ هاوڵاتیان بڕیاری ئەوە دەن جارێکی دیکە برێگزیت بشکێنن و لەگەڵ یەکێتی ئەوروپادا یاخود بچنەوە نێو یەکێتی ئەوروپا. تەبیعیەکە لە بەشی ئەخیرەوە دەست بکەین. برێگزیت تازە مەسەلەیەک بوو بە مێژوو و هاوڵاتی بەریتانی لەگەڵەوەشە کە دابەش بوونێکی ڕوون و ئاشکرا دیار بوو لە ڕێی ناوخۆی بەریتانیا، بەڵام بڕیاریان ناوە مەسلەی برێگزیت بۆ بە ئەمرێکی واقع و وەکو شتێک ئەوترێک گەڕانەوەی نییە. بەڵام ڕووبەڕوونەوەی ئەبێ مامەڵەی لەگەڵا بکرێ بە شێوەیەک کە بتوانێت زۆرترین قازان بکەوە بە شێوەیەک بەریتانیاوێ قاچێکی لە یەکێتی ئەوروپا بمێنێتەوە قاچەکەی تریشی لە دەرەوە بێ بە شێوەیەک بێکە وەکو ئەڵێن نەشیش بسووتێنە کەباب و تا ئێستا بە شێوەیەک گۆڕانکاری ڕوویاوە، بەڵام گۆڕانکاریەکان زۆر زۆر نییە لەگەڵ ئەوەی کە هەلی کار لە بەریتانیایە کەم بووەتەوە، هەڵاوسان زۆر زۆر بووە و بەهای درا ئەوەی کە زۆر زۆر گرنگە بەهای پاوەند زۆر زۆر دابەزیەوە کە بەهای پاوەند دابەزی ناسەقامگیریەک لە پلانی کۆمپانیاکانی هاوردەکەر و هەناردەکەری بەریتانیا دروستە بێ لە مقابلی شاواکە کە هاوردە کە بەریتانیا لە 150 خواردنی پشتی بە هاوردەکردن بەستووە نرخی زۆر زۆر بەرزە بێتەوە، سوتەمەنی نرخی زۆر زۆر بەرز بووەتەوە، گەرمکردنەوەی ماڵان نرخی زۆر زۆر بەرزۆتەوە. ئەمانە هەمووی هۆکارن لە مقابلی شاوە کوتم داهاتی تا کەس وەکو خۆی وایە گەورەترین بربەست کە لە بەردەم سوناکەیە کە بتوانێت زوو پلانێکی گشتگیری قوڵی هەبێ بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم قەیرانانە. تەبیعی ئەمە ئاسان نییە، زۆر زۆر قورسە بە تایبەتی لەو کەش و هاجیانی کە هەیەی و ڕوبەڕوویە بێتەوە. لەبەرەوە مەترسی دیسانەوە ئەگەری هەڵبژاردننی پێشوەختە ئەگەرێکی کراوەیە لە بەردەم بەریتانیا کە ڕاستە لە ساڵی 2024 بڕیارە هەڵبژاردن بکرێ، بەڵام بەوەی کە نەتوانێت چەند ڕۆژی ئایندا و چەند مانگی ئایندا ئەبێ بە سەنگی مەحەک بۆ سوناک بۆی بزانین ئایا ئەتوانێت ڕوبەڕووی ئەم قەیرانانە بێتەوەیان. تەبیعی سوناکیش عەسای سیحی بەدەسەوە نییە، ئەو تووڵانەی بەدەسەوەیە کە لە بەردەستیا هەیەی وە تووڵەکانیشی زۆر نین. زۆر باشە. بەڕێز یادگار سەدیق شارەزای کاروباری ئابووری، سوپاس کە لە وڵاتی بەریتانیا و ڕاستەوخۆ لەگەڵمانە بێت.